خانەوادەیەکی زۆر هاتونەتە وڵاتی بەریتانیا ئەو خانەوادانەی کە ئافرەتانێکن کە تا ئێستا شویان نەکردووە یان خانەوادەیەکن مەسەلەن کچەکانیان پێگەیشتون الحەمدوللا وەختی شویانە یان خوشکی بەڕێزمان هەیە جاری وا هەیە بێوەژنە واتە لەگەڵ مێردەکەیە یا جیابۆتەوە یا مێردەکەی وەفاتی کردووە یان دوو منداڵێک یا منداڵێکی هەیە ئەمانە هەمویان لەم وڵاتانەدا قسمەتی زەواجکردنیان زۆر زۆر ئاسانە خەڵکی باش خەڵکی ڕێکوپێ خەڵکی دیندار خەڵکی بە ئەدەب و بە حیا و حورمەتێکی لەناو کۆمەلگای کوردی ئێمە لەم وڵاتەدانا وجودی هەیە بۆیە باشتر شترین شت کار کە خوشکان و برایان ئەو خوشکانە کە بیکەن ئەوژەوەیە هەوڵ بدەن لە ڕێی ئیمامی مزگەوتەکانی شارە کوردیەکانەوە کە الحەمدوللا هەموو شارەکان زۆری مزگەوتی کوردی تایە داوا بکەن بڵێ بە شێوازێکی شەرعی هیچ ناشەرعەیەکی تیان نییە کە لە ڕێی مامۆسای مزگەوتەکانەوە بتوانن کە برایەکی بەڕێز پیاوێکی بەڕێز مامۆسا خەڵکێکی باش بدۆزنەوە بۆ ژیانی خۆیان و ژیانی خۆیانی لە پاڵیان ئیساحەت بکەن و شوو بکەن و بچنە ناو ماڵ و حاڵی خۆیانەوە چونکە کومڕاستی پیا و پێویستی بە ئافرەتە ئافرەتیش پێویستی بە پیاوە هەر بۆ هاودەمیە کە لە ژیانی ڕۆژانی خۆیانە کە پێویستە بیان بێ جاو خوشکە بە ڕێزانەی بە تایبەتی کە لە ناو ئوتێلەکانان کە بمانێ نەمانە ژیانێکی کول لە مەرگی و ناخۆشی و ناڕەحەتیە بتوانن دابمەزن ژیانێکی بۆ خۆش بۆ خۆیان بگوزارێنن و لە ڕێی مامۆسایانی بەڕێزی مزگەوتەکانەوە ئەتوانن و لە ڕێی ئەو خەڵکە باشانەی کە لە شارەکانە هەن بە تایبەتی مەسەن ئەو خوشکانەی کە چونەتە تەمەنەوە و ئەو خێزانە بە ڕێزانەشی کە کچەکانیان کە گەورەن و ئێستا وەختی شوکردنیانە چاوەڕوانی خوێندنیان مەکەن چاوەڕوانی شەهادە و کۆمەڵە شت هەیە کە خۆیانی پێخەڵەتێن مەیکەن با بڕۆن ناو ماڵ و حاڵی خۆیانەوە شۆ بکەن تەنانە گەل لە لای مێردەکەیشانە بن ئەتوانن مەسەلەن ئەو خوێندنە بکەن و ئەو ژیانە بەرهەم بهێنن ئەوە کارێکی زۆر گرنگ و پێویستە کە بەڕاستی ئێمە سدیقەتمان داوە کە زۆرێک لە ئوتێلەکان پڕێتی لە خانەوادەی کورد خانەوادەی بەڕێز خانەوادەی چاک خانەوادەی چاک باش ومێدم وای انشاءالله تعالى خوای پەروەردگار کار ئاسانی بۆ ئەوانیش و بۆ ئێمەش و بۆ جەمعی مسلمانان و خوشکانی بەڕێزمان بکەن أقول هذا القول واستغفر الله لي ولكم وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما السلام عليكم ورحمة الله وبركاته.